کوا مافی مرۆڤ کە سوکاری ئەو زیندانیانەی کە لە ئازادی بەمەرج هەڵاوێردراون لە بەردەم دادگای سلێمانی گرت بوونەوە و داوایان لە سەرۆکایەتەکانی هەرێم و ئەنجومەنی دادوەری کرد با بڕیارەکەیاندا بچنەوە و بۆ سزادراوەکانیان کار بە یاسای ئازادی بە مەرج بکەن. ئێمە وەک بەشێک لە کە سوکاری سزادراوانی چاکسازی گەورانی سلێمانی بە یاسای ژمارە 3 ساڵی 2006 پەرلەمانی کوردستان ڕۆڵەکانمان ماوەی چەندین ساڵە لە زیندانەکاندا ماوەی زیندانی خۆیان بەسەر دەبن. وەک لاتان ڕوون و ئاشکایە لە ئێستا لە بەشێک لەو زیندانیانە ماوەی مانگێک کەمانیان لە خواردن گرتووە، خواردن و خواردنەوە گرتووە، باری تەندروستیان زۆر ناجێگیرە، داوای کارکردن بە جێبەجێکردنی مادەکانی 331 و 332 قانونی ئوسولی محاکەماتی جەزایی ساڵی 1970 دەکەن کە تایبەتە بە ئازادکردنی بەمەرج. بڕیاری ژوایە گەر بێت و ئەو مافە یاساییە و مرۆییە بۆ ئەو سزادراوانە دەستەبەر نەکرێت ئەوە ڕێژەی سزادراوانی مانگرت و زۆرتر ببن. بەڕێزان سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تابەت بە کاروباری زیندانیان و دادوەرە بەڕێزەکانی دادگاکان و ئەندامانی داواکاری گشتی و لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان، سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، داواتان لێ دەکەین پاڵپشتمان بن بە بەدەم ئەم داواکاریەمانەوە بێن. لەبەرەوەی داواکاری ئێمە ناچێتە ناو خانەی بەرگریکردن لە کەسانی تاوانبار. ئەوانەی کە لێرە گرت بوونەتەوە هەرێکەیان کەسێکیان لە زینداندایە. ئەوان دەیانون ڕاستە بە یاسای تیرۆر سزا دراون، بەڵام بەشێکیان ئەو تۆمەتە دراوەتە پاڵیان و بەسەریاندا ساغ کراوەتەوە. داواشان دەکرد چی دیکە لە چاوەڕوانیدانیان هێڵنەوە و بە گیراوەکانیان شادیان بکەنەوە. کاکێکیان وڵا داواکاریم هەیە لە سەرۆکی حکوومەتی هەرێم دادوەرە بە ڕێزەکان لە مافی مرۆڤ ئەم کوڕمانە دوان ساڵە گیراوە چاوەڕێ یەکەم دایکی سجنەکەی کێکیانم خانەوادە شەیدین کوڕەشەیدێ قوربانی بم بەژەمە خی بەریدەن بە مەرجی چاکسازی قوربانی بوو. مامەم گیراوە داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان مامەم بەردا. دوو خوشکەزام گیراوە هەرچیان بران بە 5 ساڵ و 1 مانگ زیندانی کراوە لە چاکسازی گەورەی سلێمانی بە تۆمەتی تیرۆری ژنی تیرۆر خراوەتە پاڵیان. بڕیاردەری لیژنەی کار و کاروباری کۆمەڵایەتی و مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کە تاکە پەرلەمانتاری ئامادەبووی نێوگرتبوونەوەکە بوو باسی لە هەوڵەکانیان بۆ گەڕاندنەوەی ماف بۆ ئەو زیندانیانە کرد. ئێمە طبعاً پشتگیریانەکەین هەموو کولیژنەکەمان هەم بەندا وەکو پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەشمان پشتگیریانەکەن. ئێمە بەتەمای دوای ئەوەی کە خۆپیشاندانی کە سوکاری سزادراوان تەواو بوو لێرەوە بەتەمای بچین لەگەڵ چەند دادوەرێکە لە محکەمە دانیشتن بکەین و هەنگاوەکانی ترمان گوایە ئێمە پێشنیاری ئەوەمان کردووە لیژنێک پێبگەێنین کە لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری و لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ پەرلەمان و یاسایی و دەستەی مافی مرۆڤدا کۆبینەوە لەسەر ئەم بابەتە. ئێمە نامەی ڕسمیمان ئاراستە کردوون تایبەت بۆ دەستەی مافی مرۆڤ کە لە ڕووی یاساییە و معنیە بە بابەتەکە و کە بێت کۆبوونەیەک تایبەت لەسەر جێبەجێکردنی ئەم ئیفرات شەرتیە بکەین. تا ئێستا ئێمە لە هەنگاوەکانمان بەردەوامی نەوەستاوین. ماوەی زیاتر لە مانگێکە سەدان سزادراوی یاسای تیرۆر لە هەردوو چاکسازی گەورانی سلێمانی و هەولێر دەستیان بە مانگرتن کردووە. مانگرتنی ئەو زیندانیانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لە ئازادی بەمەرج هەڵاوێردراون. تۆڕی میدیایی کۆمەڵیش لە ژێر ناونیشانی گەڕاندنەوەی ئازادی بەمەرجی چاکسازی کەمپینێکی بۆ پشتیوانی لەو زیندانیا مانگرتوانە ڕاگەیاندووە کە لە ڕێگەی ئەو کەمپینەوە دەیان کەس لە یاساناس و سیاسی و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووس و هاوڵاتی پشتیوانی خۆیان بۆ ئازادبوونی ئەو سزادراوانە ڕاگەیاندووە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.